بەردەم دادگای هەڵەبجێ و ساتی ناساندنی ناسنامەی هاوڕێیە ئەو منداڵەون بۆی کیمیابارانی هەڵەبجە کە ماوەی ساڵێکە بە دوای کەسوکارەکەیدا دەگەڕێت. دادگا بە پشتبەستن بە پشکنینی DNA کە لە بەغدا ئەنجام درراوە ناسنامەکەی بە کوردەوان مححمود فتاح ناسان. لە کاتی کارە ساتەکە زابتێکی عێراقی نەباتە دارە لە ئیتامی بەغدا لە کەرکووک عیلێکی کەرکوچی دێن لە 38 من وەرئەگرن و من بەخێوەکەن لە شاری کەرکووک لە ساڵی 2021 باوکی بەخێوکەرم کۆچی دوایی کرد و کێشەکەوتە نێوانی من و دایکە بەخێوکەرەکەم کە لەسەر میرات بوو وتی تۆ کوڕی ئێمەنیت و خەڵکی هەڵەبجیت و بڕۆ بەدای کەسوکارەکە تا بگەڕێ. مححمود فتاح کە باوکی کوردەوانە بڕیارەکەی دادگای ڕەت کردەوە و ڕایگەیاند ئەو بەدەستی خۆی منداڵەکەی بە خاک سپاردووە و تانە لە بڕیارەکە دەدات. ئەمێنێ ئەمەیان کوڕەکەمە کە خۆم ناشتومە ئەمەیان ئەم کوڕەیەکە هەیە ئیدعایەوەکە ئەمە بێت. ئەمە 3 ساڵ و تقریبان قسوور لەم کوڕە گەورەترە. کوڕەکە خۆی بدوێتن پێتا دەڵێ براڵە من 2 ساڵ بۆ عمرم لە هەشتا یعنی من لە 84 بەو دیوە مناڵم نەبووە. خێزانی کاک مححمود پارێزەری کەیسەکە دەڵێت بەڵگەکان ئەوەیان سەلماندووە کە هاوڕێ کوردەوانە بەڵام کەیسەکە بڕیاری کۆتایی وەرنەگرتووە. بەرەوەی کە لە هەرێمی کوردستانە پشکنینی دیN تا ئێستا ڕاگیراوە لەبەری موادی پێویست بەو پشکنینە نییە لەبەر ناچار بووین ئێمە نووسراوێک ئاراستی بەغا بکەین بۆی بزین ئەو پشکنینە لەوێ ئەکرێدیاننا بەناردنی پشکنینی لایەنەکانی داوە هەروە خوشکێکی دایک و باوکی کاک هاوڕێ کە خۆی بە کوڕی ئەو ماڵە ئەزانێ و لەگەڵ خوشکی ژنەکەی کاک مححموودە بەرواری ئەمڕۆیە محکمەی بەڕێز ئیعلانی ئەوەی کرد کە لە سەداسەد جوابی ئەو پشکنینەی بەغا دەری ئەخات کە کاک هاوڕێ کوڕی کاک مححموودە. پورەکانی کوردەوان بە گەرموگوڕیەوە ئامێزیان بۆ کردەوە و دەڵێن هەموو نیشانە و بەڵگەکان پێمان دەڵێن هاوڕێ کوردەوانە. کە کاتی ئەم کوڕە هاتە هەڵەبجە تەلەفۆنێکیان کورتیانەوە کە سوکاری مناڵەون بۆکانن وتم کوڕەکەی خوشکەکەی من نیشانێکی سوتیایی بۆ بەبان دەسیوە یەکسەر هاودیانوتیان ئەمە نیشانەکەی وتم دەسم کردە گریان وتم وەڵا خۆیەتی. دوای کاردانەوەکان لە نێوان باوکی کوردەوان و پورەکانیدا کوردەوان دەڵێت من ئێستا هەستێکی تایبەتم هەیە کە دەزانم کێم دڵخۆشم بەوەی کە منداڵێکی هەڵەبجەیی بم. من ئێستا ناوم کوردەوان مححمود فتاحە. دڵخۆشی کە زۆر دڵخۆشم. لە کیمیابارانکردنی هەڵەبجە 111 منداڵ لە 16 سێی 1970 ون بوون. زیاتر لە 65 خانەوادا پشکنینی دیNAیان بۆ کراوە بۆ دۆزینەوەی منداڵەکانیان. کوردەوان بە پێی بڕیارەکەی دادگا ئێستا دایکی لە ژیاندا نەما و خوشکێکی دیکەشی کە یەکەم منداڵی ونبووی کیمیابارانی هەڵەبجە بوو گەڕابوویەوە ئەویش بە نەخۆشی گیانی لێدەستداوە. فەرحان هەورامانی دەنگی ئەمریکا هەڵەبجە.